یەکگرتن لە ڕێگای ڕەنگەکانەوە ناونیشانی پێشانگایەکە کە پێشانگای فۆتۆگرافی دەستەیەک لە هونەرمەندانی تاراوگەیە کە پاش چەندین ساڵ لە دووری لە زێدی خۆیان گروپێکیان پێکهێنا وەکو ئامڕازێک بۆ ئاڵوگۆڕی بیر و باوەڕی هونەری و هەروەها لێک تێگەیشتن لە ئەزمونونەکانی یەکتری ئەم گروپیان دروست کردووە. قسە باسی زیاتر لەسەر گروپەکە ئەەکەم چۆنێتی دروستبوونی و هەروەها ئەم پێشانگا فۆتۆگرافیە لەگەڵ زۆر بەڕێز ڕێبوار فەتاح هونەرمەند کە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵ کاک ڕێبوار سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو لە تۆش. گروپەکە چۆن دروست بوو سەرەتا؟ ئەتوانم بڵێم گروپەکە گەڕێتەوە بۆ 10 ساڵ لەم و پێش هەمووی یەکترمانە ناسی دەڕێی کۆمەڵگەی کوردەوە بەڵام هونەرمەند یەکترمان ناناسی کاتێک کە لە ڕێگەی سۆشیەل میدیا و هونەریەکمان دی بەڕاستی زۆرتر پێشنیاری من بوو وتم با جۆرێک ڕێ بکەین بەیەکەوە بچین بۆ وێنەگرتن. ئیتر لەو ساوە ئێمە بڵین هەتا نەتەنیا لە لەندەن بەڵکو لە وڵاتەکانی دیکەش بۆ فەرەنسا و بۆ پورتوگال و بۆ ئیسپانیا و لەوانش پێکەوە چوین بۆ وێنەگرتن. ئێمە سیانمان لە لەندەنین، من کاک سامان مامە خەلانیە سەرنگ حاریسە، کاک دەروون قەرەداخی لە کوردستانە، کاک ڕوان جەوادیش لە ئەڵمانیایە. بە هیواین لە داهاتووە گروپەکە کەمێکی دیکە فراوان بکەین هەموو هونەرمەندی کوردین کە لە ڕێگەی ڕەنگەوە یەکترمان دۆزیوەتەوە لەڕێی باگراوند و زمانەوە. بەڵێ باگراوەندی گروپەکە تەمەنی 10 ساڵە بەڕاستی. بەڵێ مەبەستە چییە کە بەیەکەوە بڕیارتاندا کە بڕۆن یاخود بڕیارەدەن کە بچن بۆ وێنەگرتن؟ مەبەست لەوەیە کە هەر کەسە لە وڵاتی خۆیەوە یان لە شاری خۆیەوە ئەچێت بۆ کاریان با بڵێن ڕێکەون لەسەرەوەی کە فۆتۆکانتان هەمان ناونیشانی هەبیان لە ژێر یەک تایتڵا بێ. ینی دیارە هونەرمەند دیدی جیاوازە وێنەی جیاوازەگرێ. مەبەستم لەوەوە بوو کە پێشتر گروپ نەبووین، ئێستا گروپێکی ئەتوانم بڵێم نافەرمین. ئەوان سیانمان لە لەندەنین، ئەوانەی لەندەن پێکەوە ئەچین بۆ وێنەگرتن یا جاهل لە جێگەی هەر هەر پارچێکی ئەوروپا بێ یا جیهانە بێ لەگەڵ کاک دەروون لە کوردستان کە ئەگەڕێینەوە چەند جارێک پێکەوە چوین بۆ وێنەگرتن لە سلێمانی و لە جێگەی دیکە. مەبەستم ئەلەوە بوو. باشە، ناونیشانی ئەم پێشانگایەتانی یەکگرتن لە ڕێگەی ڕەنگەکانەوە بەڵام وەکو خۆت ئاماژەت پێکرد کە هونەرمەند خاوەن دیدی جیاوازە کەواتە هەرێکە و بە دیدی خۆی و بە شێواز و بە ستایلی کارکردنی خۆی و بە بیر و باوەڕی خۆی وێنە ئەگرەیان کاری هونەریەکات. بەڵام ئەو مەسجەی کە لە ژێر یاخود کە لە پشتی با بڵێن پەیامی پێشانگاکەی ئێوەوێ چییە؟ دیارە هونەرمەند دیدی جیاوازە و کەسیشمان ئەزمموی کەسی دیکەمان نییە. من بە ئەزمموی خۆمەوە هونەر نەخشێنم یان وێناگرم ڕەنگە کاک سامان بە جۆرێکی تر. هەڵبەت ئەوەی کێکمانە خات ئەوەیە کە هەمومان کوردین بمانێوە نەمانوێت ئەو باگراوندە کوردیە کاریگەر بۆ لە سەرمان. بەڵام ڕەنگە کەسێکی وەکو کاک دەروون قەراقی کە لە کوردستانەژی ئەو مادەی کە وێنەی دەگرێت کە وێنەی شەقامە جیاوازە لەو مادەی کە ئێمە وێنەیە گرین یا بۆ نمونە کاک سامان مامە خەلانی دەیگرێ هەمومان دیدمان جیاوازە. بەڵام گرنگەکە لەوایە کە ینی توانیومانە تا ڕادەیەشی زۆر کاریگەر بین لەسەر یەکتری. بۆ نمونە ئەگەر کەسێک سەیری وێنەیەکی کاک سەرنگ حارس بکات ڕەنگە کاریگەری ئێمەی لەسەر ببینێت بە پێچەوانەشەوە. ینی ئەوە زۆرتر بابەتەکەیە. زۆر باشە. چەند بەرهەمیان چەند کار لەم پێشانگایەدا نمایشکراوە؟ پێشانگاکە لەکوێ بوو؟ پێشانگاکە لە لەندەن بوو لە جێگەیەکە بە ناوی ئەکتن. بە سێ شێواز وێنەکان نمایشکرا بوو لەسەر دیوار. ئەێکیش لە ڕاکا بوو کە بتوانی سێری بکەی پرینت بوون، ئەوانی تریش لە ژوورێکی پشکۆلەی پشتەوە
لەسەر مۆنیتەرێک بوو کە هەرێکەمان بە نزیکەی 15-20 وێنە بەشداریمان کرده بوو. ینی ئەو کەسی کە بۆ پێشنگاکە دەهات دەیتوانی چیرۆکێک هەرێکەمان چیرۆشێکی خۆی بژێڕێتەوە لەسەر دیوار، چیرۆکێکی خۆی بجێڕێتەوە بە پرینتەر لە ڕاکێک کە لێدانرابوو. هەروەها هەموو هونەرمەندێکیش گوتم چیرۆکێکی دیکەی دەگێڕایەوە لەسەر مۆنیتەرەکە، وەکو لە وێنەکە پیشانداوە ئەو ژووری پشتەوە ژوورێک بوو کە کەسێک یان چەند کەسێک دەیتوانی دابنیشێ و سەیری وێنەکان بکات. زۆر باشە. دروستکردنی ئەم جۆرە پێشانگایە با بڵێن مەبەستە سەرەکیەکەی لەوایە کە ئێوە گروپێک دروست دەکەن و کارەکانتان نمایشەکەن یاخود با بڵێن پێشانگایە کە بۆ نمایشکردنی نوێترین بەرهەمەکانی خۆتان کە هەرێکەوە بە شێوازی تایبەتی خۆی کارەکات، یاخود بەشێکی کە بەلای ئێوە گرنگە وەکو هونەرمەندان ئەوەیە کە هونەرمەندانی با بڵێن دەرەوەی کوردستان یاخود ئەو وڵاتانی کە ئێوە نمایشەکانی لێ نمایشەکەن و فۆتۆکانی لێ نمایشەکەن گرنگە ئەوانیش کارەکانی هونەرمەندان یاخود فۆتۆگرافەرانی کورد ببینن. ئامانج بەڕاستی لە پێشەنگاکەی ئێمە وەڕەنگە وەکو زۆربەی پێشەنگای دیکە یەک ئامانجێ چەند ئامانجێکە. یەکێ لەوانە ئەوەیە کە ینی ئێمە پەیامێکی جوانی و ئاشتیمان هەیە لە کوردستانەوەی هێناومانە. کەسێکی ئەوروپی زۆرتر کوردستان و خۆرهەڵاتی ناوەڕاست بەجێی ئاشوب و شەڕوشۆر دەزانێ، بەجێی هونەری نازانێ کە دێت و سێرەکە کۆمەڵی هونەرمەند توانیویانە پێشەنگایەک بکەنەوە کە هونەرێکی زۆر دەوڵەمەندی تیادا بێ. ئەوە ئەتوانم بڵێم هەم وێنەیەکی دیکە دەیا بە کوردستان، هەم ئەوروپیەک یان بەریتانیەک دەتوانێت بە جۆرێکی تر کوردستانیان ئەو ناوچەیە ببینێت. ئەمە ئامانجی یەکەمە. ئامانجی دووهەم وێنەکانی ئێمە وێنەی شەقامە. وێنەی شەقام ژیانی ڕۆژانەی خەڵکە. هەمومان ئەمڕۆیەکی مۆبایلێکمان پێیە. ئێمە پەیامەکەمانەوەیە کە ئەچیتە دەرەوە بە مۆبایلەکەتەوە لەبەری ئەوەی ینی بە هەڕەمەکی وێنە بگریت دەتوانیت هونەر بنوێنی، دەتوانی بی بە هونەرمەند. ئامانجمانەوەیە بۆیە وێنەی شەقامەگرین کە هەموو کەسێک بکەین بە هونەرمەند. ئەمە دیارە ئەمە ئاسوەیەکی گەلێک فراوانە، بەڵام هیچ نەبێ بەلایەنی کەمەوە زۆر کەس کە دەهاتن بۆ پێشەنگاکە گفتوگۆمان لەگەڵا دەکردن ئەویان ئەو پەیامەیان پێ دەکەیش کە سەیرە ئەوانیش تەلەفۆنیان پێ وێناگرن، بڵێن کامێرەیان پێ وێناگرن، بەڵام ناتوان وێنەی وا بگرن. دیارە زۆر جار گفتوگۆی فەلسەفی گفتوگۆی کۆمەڵایەتی و گفتوگۆی هونەری بەردەوامە بوو. ئەوانەی کە زۆرتر بە حەزیان لەم بابەتە بوو زۆر دەمانەوە لە پێشەنگاکە. ئەوەش لایەنێکی دیکەیە. هەر خۆشی لە ناو کوردیشە فۆتۆگرافی سەر شەقام بەڕاستی شتێکی تازەیە. ئەتوانم بڵێم لە 12 ساڵی پێشوە وەکو هونەر ڕاستە من خۆم هەر لە مناڵیەوە وێنەی سەر شەقامم گرتووە. بۆ نمونە لە ساڵی هەفتاکانە لە بەغا وێنەی سوقە سەفافیر یا گوزەری مزگەرانم گرتووە، یا لە سلێمانی گوزەری ئاسنگەرەکانم گرتووە، گوزەری خومچیەکانم گرتووە. بەڵام بەڕاستی ئەوانە وێنەیەکی هونەری نەبوون. من حەزم لە ڕەسم گرتووە چوون وێنەم گرتووە. ئێستا بە دیدێکی کەوە وێناگرم. ئەتوانم بڵێم وێنەی شەقام ئەمەیە. لە جێیەکی گشتە ئەوەی ئەیبینین هەمەڕەکە ینی شتێکە بڵێن کەیۆسە گەڕە لاوژەیە، تۆ ڕیزبەندی تێدا نابینی. بۆ نموناگە بچیتە ژێر پردەکەی سلێمان یا شێخوڵا لە هەولێر، ئەوەی ئەیبینی ڕیزبەندی تیانە. کاری هونەرمەندە کە ڕیزبەندیەک لەو گەڕە لاوژەیە بەدی بکات و بیکا بە هونەر وێنەی بگرێت. ئەوە بە کورتی پێناسەی وێنەی سەر شەقامە. ئەمە شتێکی تازەیە. ئەتوانم بڵێم لە ئەوروپاش تازەیە، دیارە لە ئەوروپا تەمەنی کەمێک کۆنترە. دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری زیاتر. زۆر سپاس بۆ هونەرمەند ڕێبوار فەتەح. سپاس دەکەم کە لە ڕێی سکایپەوە لەگەڵم بووی.